و هەروەها خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەک دێتە لای ئەفەرمی ئەی پێغەمبەری خوا من نەزرم کردووە کە لە شوێنێک کە ناوی بوانەیە شوێنێک بوو ناوی بوانە بوو نەزرم کردووە لەو شوێنە وشترێک سەر بڕم ئایا بیکەم ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پێغەمبەری خوا پرسیاری لێەکە ئەفەرمێ ئەو شوێنە بتێکی تێ ئەپەرسترا لە غەیری خوای گەورە وتی نەخێر ئەی پێغەمبەری خوا وتی ئەو شوێنە ئاهەنگی تێ ئەگیرا بە بۆنەی جەژنی بێباوڕان ئاهەنگیان تێ ئەگیرا وتی نەخێر ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی نەزرەکەت جێبەجێ بکە واتە ئەمە یعنی چی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغەیکە کە سەربڕین کە باشترین کردەوەیە لە کردەوەکانی کە پێی نێزگە بیتەوە لە خوای تەبارەکە و تەعالە بە ماڵت سەربڕینە پێغەمبەری خوا قەدەغەیەکە لە حرامە بیکەی لە شوێنێکە شوێنی ئاهەنگگێڕانی بێباوڕان بێ یان کاتی ئاهەنگگێڕانی بێباوڕان بێ ئەی چۆن تۆ بڕۆی ئاهەنگ بگێڕی ببوونی ئەو ڕۆژەوە و پیرۆزباییان لێ بکەیت